موچە تاکە سەرچاوەی زۆرینەی فەرمانبەران و مامۆسایانی هەرێمی کوردستانە. وەرگرتنی موچە و جموجۆڵی بازار کاریگەری ڕاستەوانەیان لەسەر یەکتر هەیە. تا موچە هەبێت جموجۆڵی بازار و شتکڕین و خواستی هاوڵاتیان بۆ شتکڕین زۆر دەبێت. واتە پێدانی موچە بە موچەخۆران ڕاستەوخۆ جوڵە دەخاتە بازارەوە. دوکاندار و خاوەنکار و هاوڵاتیان لەم بە دوواداچوونەی کورسانیۆزدا بۆ جموجۆڵی بازار باز لەوە دەکەن پێدانی موچەی پاشەکەوتکراوی مانگی کانونی دووەم گەرنی و جوڵەش بێت بازاری کەمێک جوڵاندووە و کاریگەری خۆی هەبووە. پێت وایە پێدانی ئەم موچەیە کەمێک بازاری جوڵان بێت؟ بەڵێ تەسیرێکی هەبوو بۆ بازار ئەگەر زۆریش نەبێ کەمێک تەسیری هەبوو بۆ بازار. من خۆم کاسبم لە بازارم ئەو پارێک هێتە بازار معاشخۆرەکە خواخوای پاری دەستکە پێویستیەکانی ڕۆژانی خۆی کە کەڵەکە بووە لەو پێشنەی کڕیوە لە بەربێن بوچەیی بێتە بازار بیکڕێ. ئەگەر هەموو پێویستیەکانیشی نەکرێ خۆ کەمێکی ئەرەکڕێ. وڵی من هەز دەکەم ینی ئەم مانگە بگرە لە مانگەکانی تر تۆزێ جوڵە باشترە لە بازارە بەس مانگی یەکەوە هەر سفر بوو شکای خەڵک شش مانگە موچەی وەرنەگرتەوە بەڕاستی. طبعا ئەجوڵێتەوە من بڵێم و نەڵێم ئەجوڵێت خۆیەوە شتێکی ڕۆتینە هەتاکو و خەڵک پارەی پێبێت زیاتر حرەکە دروستە بێت لەناو بازارە. ئای پێویستیاتی خەڵک زۆرە فقط جزئێکی طبعا بەرجەستایە بێت بۆیەتە بەرهەم. تۆزێ باشترە ئێستا چاو کاتەکانی ترا باشترە ڕەوەڵاگەر بکرێت هەر نیموسە بێت و بەس بە شەرتێت تاخیر نەبێت زۆر باشە. هەر بە شەرتێت تاخیر نەبێت زۆر باشە بازار. لە ماوەی ئامادەکردنی ئەم راپۆرتەدا خاوەنکار و دوکاندارەکانەوەیان پێڕاگەاندین کە نیگەرانن لە بارودۆخی ناوبازار. باسییان لەوەش کرد ئەم مانگا بە بەراورد لەگەڵ مانگی کانونی دووەمیم ساڵدا بازار گەرم و گوڕێکی پێوە دیار بووە. دوکاندارێکی ژووتی ئەتوانم بڵێم مانگی کانونی دووەم بۆ جموجۆڵی بازرگانی و کڕین و فرۆشتن مانگێکی تەواو بێبازاری بووە و لە مێژوودا بەو شێوەیە بازار سست و بێکاری نەبووە چونکە 5 مانگ بووە موچەخۆر بێپارە بووە و پێدانی موچەی پاشەکەوتکراویش کەمێک بازاری لە مردن دوورخستەوە. ئەو دوکاندارە هیوای خواست موچەی مانگی شوبات لە کاتی خۆیدا بدرێت تا بازار کەمێکی تر ببوژێتەوە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.